سڵاو کێشەی جوولەکە و موسڵمان کێشەیەکی قەدیمیە هەر لە سەردەمی پێغەمبەری ئیسلامەوە دەست پێکە لەم ڕۆژدا بە تۆخترین شێوە جارێکی تر زەق بۆتەوە بەهۆی ئەوەی کە هەندێک لە وڵاتانی عەرەبی دەیانەوێت لەگەڵ ئیسرائیلدا پەیوەندیەکانیان ئاسایی بکەنەوە. ئایا پەیوەندی ئاساییکردنەوە لەگەڵ ئیسرائیلدا شتێکی خراپ و خیانەتە یاخود سیاسەتە و پێویستە ئەمڕۆ وڵاتانی عەرەبی و ئیسلامی لەگەڵیاندا ڕێککەون بینەرمان. پاش هەرەسهێنانی هزری نەتەوە پەرستی عەرەب و نیشتیمانی عەرەبی لە دەریاوە بۆ کەنداو و پاش لە ناوچوونی یەکێتی وڵاتانی عەرەبی لە بەرامبەر ئیسرائیل و دابەشبوونیان بەسەر جەمسەرە جیهانیەکاندا دوای سەر هەڵدانی شۆڕش دژی دەسەڵاتدارانی عەرەب و ئەوەی بە بەهاری عەرەبی ناوزەت دەکرێت کێشەی سەرەکی خەڵکی وڵاتانی عەرەبی لە کێشە لەگەڵ یەهود و ئیسرائیل گۆڕا بۆ کێشە لەگەڵ حاکمەستەمکارەکانی جیهانی خۆیان و ئەمە ژوای کرد دۆزی فەڵەستین وەک پرسی تاقانەی هەموو گەلی عەرەب بەرەو کاڵبوونەوە و نەمان بچێت. ئاساییکردنەوەی پەیوەندی نێوان ئیمارات و بەحرێن بە فەرمی و بە سەرپەرشتی ئەمریکا و پەیوەندی ژێربەژێری بەشێکی زۆر لە وڵاتانی عەرەبی لەگەڵ ئیسرائیل گزارش لە گۆڕانی ڕیشەی جەمسەربەندی جیهانی دەکات بەسەر دوو بەرەی دژ بە یەک و لە ناوخودی جیهانی عەرەبیدا کە ئێران و سعودیە سەرپەرشتی دەکەن. ئەمە شوای کرد لایەنگرانی ئاساییکردنەوە ئەمە بە هەنگاوێکی استراتیژی بزانن لە بەرامبەر هەژمووی ئێران و لە بەرامبەریشدا دژبەرەکان ئەمە بە خیانەتی گەورە لە دۆزی فەڵەستین و تەسلیم بوون لە قەڵەم بدەن. هەر لە سەرەتای سەدەی بیستەمەوە کاتێک حرەکاتی ئیسلامی دەرئەکەون چ حرەکاتی ئیسلامی سیاسی وەک ئیخوان موسلیمون و ئەوانی تر چ حرەکاتی سەلەفی کە دواتر لە دەوڵەتی سعودیا خۆی دەبینێتەوە هەموو ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان دژایەتی جوولەکەیان کردووە بە تایبەتی کاتێک باسی ئەوە ئەکرا جوولەکە لە فەڵەستیندا دەبێت دەوڵەتیشان هەبێ. ئەم مەسەلەیە تا ئەو ڕادەیە ڕۆیشت کە وڵاتانی عەرەبی و ئیسلامی لەگەڵ دامەزراندنی دەوڵەتی ئیسرائیلدا هەموو جوولەکەکانی وڵاتانی خۆیان دەرکرد بێ بەشیان کردن لە هەرچی ماڵ و مڵک و سەروەت و سامانێکیانە پەڕوت و ڕەجاڵی بەرەو فەلەستین بەڕێیان کردن. بەڵام نانزانی یاخود زانیان و بەقەستی وایان کرد کە ئەوان بوونە هۆی دامەزراندنی دەوڵەتی ئیسرائیل. لە ئێستادا کاتێک ئیسرائیل لەو پەڕی هێزیدایە و وڵاتانی عەرەبیش لەو پەڕی لاوازیدان و وڵاتانی ئیسلامی بەگشتی زۆر لەم وڵاتانە ئەیانەوێت پەیوەندیەکانیان ئاسایی بکەنەوە لەگەڵ ئیسرائیلدا بۆ ئەوەی بتوانن خۆیان بژێنن و هەندێکیشیان لە ترسی هەیمەنەتی جمهوری ئیسلامی ئێران ئەم کارە دەکەن. پرسیاری سەرەکی ئەوەیە دابەشبوونی مەزهەبی جیهانی عەرەبی بەسەر خەتی ئیخوانی و سەلەفیەتدا چ کاریگەریەکی هەبووە لەسەر دابەشبوونی سیاسی وڵاتانی ناوچەکە و چۆن ئەمە وەک ئایدۆلۆژیایەکی ئاینی ڕەنگڕێژی جیهانبینی سیاسی دەکات. پەیوەندی ژێربەژێری وڵاتانی کەنداو بۆکەی دەگەڕێتەوە و هۆکار و دەرهاویشتەکانی چین. دکتۆر ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان ئیسرائیل و با بڵین وڵاتانی عەرەب بەگشتی خلیج بە تایبەتی لەم ماوە دەنگا و قسەی زۆری لەسەر کرا لە بینی ڕەفز و تەئید و تەخوێنکردن و تەکفیرکردن. لەوە طبعاً کە باسی ئەم بابەتاکەین یەکسەر ئێمە ئیسلامیەکانمان بەگشتیەتە خەیاڵ. ئیسلامیەکان مەبەستم حرەکاتی ئیسلامی، جمهوریەتی ئیسلامی ئێران، سەلەفیەکان، سۆفیەکان بە هەمویان. سیرەکەن هەریەکان بە جۆرێک سێری مەسەلەکەکە. سەلەفیەکان یا لێی بێدەنگن یا تەئیدێکی ضمنی ئەکەن، ئیخوان موسلیمین و ئەتباعی ئەوان دژایەتێکی زۆر تا تەخوین تورکیا من قەت پەیوەندیەکانم تێکەدەم لەگەڵ ئیمارات لەسەر ئەوەی کە پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل ئاسایی کردوێتەوە و ئیلی ئاخری. پێ تۆ ئەم فەوزایە هۆی چیە یانی ئەم تێڕوانینانە بۆوان؟ دوای مؤتەمەری وارشۆ لەگەڵ ئەو خەریتەی ڕێگا و ئەوانەی کە ئەو بەرنامەیە کە هێنیانە پێشەوە بۆ تەقویەکردن یا بۆ تەوان هەمووی ئەمریکا و غەرب تەوان بۆ ئەوەی کە ئەمە ئیسرائیل لەو عوزلەیە و لەو وەزعە دوورخەنەوە ئەوە هەنگاوێکی وایە نا دەستیان کرد بەوەی کە پەیوەندی لەگەڵ وڵاتانی عەرەبیا بکەن
ئەوەی کە پێشتر بە کەشفی علاقەی لەگەڵ ئیسرائیل نەبووە دەریخەن، چکە ئیسرائیل بەڕاستی دووەری عەرەبی تا ئێستا حرەکاتی ئیسلامی ژناو عەرەبە تا ئێستا هیچیان بەرامبەر ئیسرائیل نەکردووە. بەس هەر ئەوەندەیە هەموو دنیا لە کۆنەوە یعنی لە کۆنەوە تۆ ملاحەزە بکە کەوەتەی دەوڵەتی ئیسرائیل لە 47ەوە دروست بووە، چەپ و شۆڕژگێڕەکانی دنیا و وڵاتانی پێشکەوتووی دنیا هەر هەمووی دوژمنایەتی ئیسرائیلیان کرد، هەمووی بە ئاشکرا دوژمنایەتی ئیسرائیلیان کرد. هیچ کەس هەموو کەسی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل ساڵ بە ساڵ پەیوەندی لەگەڵ ئیسرائیل کەمە کردەوە، یعنی ئیسرائیل وای لێ هات دەوڵەتێکی منبوس لە ناو خەڵکە. لەبەرەوە غەرە بۆ پاڵپشتی ئەوەی کە ئەمریکا ئیسرائیل لەو عوزلەیە دەربێنن، هاتن ئەو پەیوەندیانەی کە پێشتر ئیسرائیل ژێر بەژێر هەیبوو لەگەڵ وڵاتانی عەرەبیە هەمیان دەسەکەیان دەرخست. ئەجینا پەیوەندی ئیسرائیل لەگەڵ عەرەبەکانە لە کۆنەوە هەیە. مەسەڵەن وەسائق هەیە لە 1936 کاتێ محەممەد بن عەبدولعەزیز لەگەڵ محەممەد بن عەبدولوەهاب لە نەجد کە نواتی دەوڵەتی سعودیان دانا، لەو کاتەوە ئەوان پەیوەندیان لەگەڵ وەکو قەبیلە لەگەڵ ئیسرائیلیەکان وەک قەبیلەیە وەک سەلەفیە خۆی هەر مەبدەئەکە خۆی قەبەلی بوو لە پێشە، بەڵام خۆی دوایی خۆت زۆری سەلەفیەکانی لەسەر ئەوە تەبەنی باشە تەبەنی خۆیان کردووە. من ئێستا باسی مووقیفی سەلەفیەکانەکەم لە پێشە. مەسەڵەن ئێمە کەسێتمان هەیە کەسێکی وەکو سودەیس کە ئاشکرا هەموو کەسی ناسێ ئەگریا و ئەپارڕێتەوە خوا یەهود نەک سەهیۆنێتیش یەهود لە ناوبەرە کەچی لە بکۆڵێ لە بینی ڕۆژ و شەوێکە ئەم مووقیفە پێچوان نابێتەوە باسی حوسنی معامەلاکە لەگەڵ یەهود باسی ئەماکە ئەم یاریکردنە بە دین چیمان پێ خۆی ئەگەر تۆ ینی تۆ وازدەوە بێنە مەسەرەن سەلەفی جیهادی یا سەلەفی مەدخەلی یا منهجی یا فلان ئەنواعی ناویان هەیە، هەمویان واز لێ بێنە بۆرە سەر مەبدەئەکەی سەلەفیەت. مەبدەئی سەلەفیەتەکە ئەوەیە یعنی انقیادە بۆ ولا یعنی بۆ وەلی ئەمر چی کرد؟ بس ئەوان ئەوە جێبەجێکەن چکە توانێ هەر مووقیفی ئەهلی سوننە و جەماعەیە ئەهلی سوننەش وایە. جەنابەت ئەزانیت یعنی خەڵکە زانێ مەسەن ئیبن باس لەگەڵ ئیبن عوسەیمین ئەوانە وەختی خۆی وتیان ئەڵێن ئەگەر دەوڵەت مەسلحەتی خۆی لە چیا بینی ئەمیرە مەلیکە ڕێجمهورە هەرچێکە بۆی هەیە سڵح و مصالحەی ئیسرائیل بکە، مصالحەی هەموو کەس بکە بۆ مەسلحەتی وڵاتەکەی خۆی. بەس پێتوانێ ئەو مووقیفێکی دروست بێت یعنی ئەوەی ئەگەر ئەگەر وەکو دین سێریکەی وەکو دین سێریکەی مووقفێکی سەلیم نییە، بەڵام ئەگەر وەکو دەوڵەت و مەسالحی دەوڵەت ئەوە جایە زۆر باشە. ئەوان ئیدعای ئەوەکەن وەکو دین ئەوان سەلەفین. باشە ئاخر فتوای دینیان داوە لەو ئاخر فتوای دینیە چکە فتوای شەرعی بۆ ئەمە مخالفی مەبدەئەکەی خۆیانە. با بێ مەسەر مووقیفی ئیخوان مسلمین ئیخوان ئێستا دژ بە با بڵین ئیمارات و سعودی و ئەمانە زۆر بە توندی تەخوین و باس لە تەکفیر نیە، بەڵام تەخوینی ئیمارات و سعودی و ئەمانەکەن کە چۆن اتفاقەکەن لەگەڵ ئیسرائیلە. لە کاتێکە ئەمە ئەبینین ئیخوان چۆن حتا یوسف قەرزاوی کاتێ باس ئەردۆغانەکە وەک ئەمیرالمؤمنین باسەکە ئەو 20 ساڵە لەسەر دەسەڵاتە و پەیوەندیشیان لەگەڵ ئیسرائیل محەممەد مورسی کاتێک سەرۆک بوو خۆی بە سەرۆکی ئەو کاتە ئیسرائیلی وت الصديق العظيم والأخ العزيز کاتێک کە خۆی بە ئیمزای خۆی سەفیری میسری لەوێ دامەزراند. ئەمە دووفاقەیە نیە، مەسلحەتی دەوڵەت نییە. طبعا دووفاقیە بەس خۆی سیرکە یعنی خۆی سیراعی ئەمە سیراعەکەیە یعنی بەو ناوە سیراعەکەکەن سەلەفیەکان لەگەڵ ئیخوانەکانە ینی سراعی سەلەفی ئیخوانیەوە ئینە شتێکیکە نییەوە ینی بۆ بە ناوی دینەوە ینی با بە ناوی سیاسەتەوە بێ بۆ ئەیکەن بە دین ئەم مەسەلێ لەبەرەوەی خۆی سەلەفیەکان ئیدعای ئەوەکەن ئەوان لەگەڵ سیاست نین بۆیە یعنی واکەن ینی بەرپەرچی ئەوان بنەوە کە هێزێکی سیاسینی خوانیەکان. باشە ئوستاز با بێمە سەر ئێران جمهوریەتی ئیسلامی ئێرانی ئەویش مووقیفێکی توندی لەم بارەوە ئەزانین هەر لە ئەوە ڕۆژەوە دژاتی ئیسرائیلەکە ئەو بۆچی یعنی نەدراوسێونە بۆ ئەوە توندە جاخۆ ئەگەر تۆ ئەبێت تۆ وەکو جەنابەت بتت ئەبێ بگەڕیتەوە بۆ جزورەکەی
ئێستا ئەوەی سەلەفی ئەوەی ئیخوان ئەوەی ئەو تیارانە هەمووی لە کوێیە هەمووی لە سونەوە نییە سەری نەگرتووە ئەوەی ئەو فکرەی کە مەسەرەن ئیبن تەیمیە ئێڵێ یا سەلەفیەکانە ئێڵێن ئەوە کە ئینقیاد بکەن بۆ وەلی ئەمر ئەوە ئاهلی سونەوە ناڵێت خۆ ئاهلی سونە هەمووی واڵێت بەڵام شیعەوە ناڵێت شیعە بە پێچەوانەی ئەوانەوە چۆن وانە لەبەر ئەوە ناحەی عەقیدەکەی ئەوان شیعە یعنی عەقیدەکەیان مساومە ناکەن ئەوان مساومە بکەن بڵێن لەگەڵ ئیسرائیل ئێستا ئەوەی کە دوژمنی ئیسرائیلە تەنها شیعەیە ئەینا کەس دوژمنی ئیسرائیل نییە عەرەب هیچی دوژمنی ئیسرائیل نییە جەناب تەزانی خۆ حتا منظەمەی تەحریری فەڵەستینی ئەوانە هەمووی اتفاقیان هەیە لەگەڵ ئیسرائیلە باشە بەڵام ئێمە ئەزانین ئیخوان موسلیمین لە یەکەم ڕۆژەوە کە دروستە بێ لە ساڵی 28 ئیتر دژاتی ئیسرائیل و جوولەکە ئەکات تەنانەت تەقاندنەوەی کۆمپانیای شەرقی ئیسرائیلی و چەند شتێک و ڕاودانی جوولەکەکان لەم وڵاتانە هەر بۆ مانایە بۆ کە ئەمان دژاتی ئیسرائیلەکەن ئەی بۆچی ئێستا خۆ ئەوان شەر دژاتیەکەن ئێستا ئیخوان بەناو دژاتی ناکەن یانی وڵی نازانم بۆ ئیعلام و ئەو شتانە ڕاستەکەی بەڵام خۆی شتی یعنی شتی مەیدانی تا ئێستا حرەکەی ئیخوان موسلیمین لە عالەمە چی بەرامبەر ئیسرائیل ئێستا مەسەلەن حەماس حرەکەتی ئیخوانە وانە حەماسی دووفاقە سەر بە ئێرانی شەو سەر بە ئیخوانیش وە کوچی سەر بە ئێرانیانی یعنی ئێران دامی حەماسی نەکردووە ئێران وەکو مادە دامی کردووە پشتگیریشی کردووە بۆ هەموو هەنگاوەکانی بەس تۆ لەو بڕوایای یعنی ئیخوانی عالەمی لەگەڵ ئەو هینەی ئەوایە ئەو بۆ چوونانەی ئەوانایە من ئەوە نازانم بەڵام پێتوانێ ئیخوان لەگەڵ ئێرانە جۆرێک لە نزیکیان هەیە لەیەکەوە لە ئەفکار و لە استراتیژە بۆ نمونە قەتەر کە سەر بە ئیخوانە دۆستایەتی هەیە وەک لە سعودیە والله ئەوە ئێستا وای لێ هات یعنی وەزعی سیاسی منتەقەکە کە هێشتا ئەوەی کە قەتەر لەگەڵ ئێرانە علاقە بکە و لەگەڵ سعودیە ئەینا پێشەوەی کە لەگەڵ سعودیە بۆ وەزعبێ خۆ لەگەڵ ئێران وانە بوو بەسە لەوە پێشە دۆستایەتیان هەبووە هەیان بووە دووەلی خلیج و دووربەیان هەیان بووە بەڵام بەو دەرەجەیە نەبووەکو ئێستا کە ئاوا دوژمنایەتی سعودیە بکە ئەوە شتێکی تەکتیکی و شتێکی هین نییە یعنی شتێکی فکری و مەبدەئی نییە ئەوەی کە ئێستا قەتەر لەگەڵ ئێران هەیە من مەبەستم زیاتر ئیخوانە تورکیا لە ساڵی 48ەوە لەگەڵ ئیسرائیلا پەیوەندی هەیە باشە ئەردۆغان لە 98ەوە تقریبا وایە لە 2000 و بەلانی کەمەوە لە دەسەڵاتان یعنی 20 ساڵە ئەردۆغان لە دەسەڵاتە بەڵام تا ئێستا نەیتوانێت ئەو پەیوەندێ بپشڕێ تا ئێستاش پەیوەندی سەربازی ئابووری زۆر لایانی تریان هەیە سەفارەتێکەوە هەیە ئایا بۆچی بۆ ئەو حەڵاڵە کە خۆی بە ئیسلامیێکی سونی ئەزانێ و نزیک لە ئیخوان و خۆشی بە خەلیفەی موسڵمانان ئەزانێ بۆچی بۆ ئەو جایزە بۆچی بۆ ئیمارەت جایز نییە ئەوە نەشتەکانیان ئالۆزە ئێستا تۆ تاریخی حرەکەی مەسەن ئیخوان بخوێنەرەوە یا دیراسی بکە یا هەموو عالم لەسەر ئیخوان نووسیوێتی تا ئێستش هەندێشتی ئیخوان مەتەڵە کەس نازانێ ئەم پەیوەندیانەی لەلایەکەوە وەکو تۆ فەرموویت لە دروستبوونیەوە دژایەتی ئیسرائیل لە لای کێشەوە وەرە سێری هەندێک جانی بیش بکە سیرەکەی ئەمە ڕازگۆنین دۆستایەتیە لەگەڵ ئیسرائیلە جا بۆچی ئەمە مەسەرەن ئێستا دەرکەوتووە ئەمە وەکوتم یعنی ئیسرائیل ئێستا پێویستی بەوە هەیە دەسەکانی کەشف کردووە گەنا خۆ ئەم علاقاتانە هەبووە ئایا هەنگاونانی وڵاتانی عەرەبی بۆ ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل وەک دوژمنی سەرەکی هەموو عەرەب چی بە ئیسرائیل دەبەخشێ لە ڕووی استراتیژی و معنەویەوە ئایا ئەم هەنگاوە گزارش لە زاڵبوونی کەناڵە فەرمیە نێودەوڵەتیەکان دەکات یان شکستی حکوومەتە عەرەبیەکان لەسەر ئاستی جەماوەری و لەسەر ئاستی جیهانی مامۆستا لەم ماوەیە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان ئیسرائیل و عەرەب زۆر بە گەرمی و بە خەستی باسەکرێ بینیمان ئێمارات و بەحرین بەیەکەوە پەیوەندیەکانیان ئاسایی کردەوە و ئیمزایان کرد کە لەگەڵ ئیسرائیلە پەیوەندیەکانیان نۆرمالیزە بکەن با بڵین لە ڕووی سیاسەتی نێودەوڵەتیەوە ئیسرائیل لەما چ سوودێکە بینێ بۆچی وا بە پەرۆش وا بەمێ بە شتێکی مێژووی باسیەکەن ئێمە ئەگەر بێت وەکو سەیری شانووی سیاسی نێودەوڵەتی بکەین ئێستا جیهانی ئەمڕۆ جیهانگێری عەولەمە سەردەمی تەکنەلۆژیا
سەردەمی کەناڵە نێودەوڵەتیەکان دامەزراوە نێودەوڵەتیەکان تعریفی وڵاتەکان وەکو کیانی دووەلی چۆن تعریفی نیشتیمانێکە کرێ گەلێکە کرێ وڵاتێکە کرێ لە چوارچێوەیەکە مرکزی قانونی بۆ دامەزرێنی لە نێو قانونی نێودەوڵەتیە چۆن معاملات و مامەڵەی سیاسی ئابووری سەربازی مرۆیی لەگەڵ وڵاتانی تراکە ئیسرائیل وڵاتێکی باوەڕ پێکراوە لەلایەن چەند دین و وڵاتی غەیرە عەرەبیە و بەم تقریبا هەموو وڵاتانی غەیرە ئیسلامی بە لە ناوچوونی خەونی نیشتیمانی عەرەبی و بە کاڵبوونەوەی یاخود بە دیوێکی ترە پەرتەوازەبوونی ناسیۆنالیزمی عەرەبی زیاتر حکوومەتەکان یاخود دەسەڵاتدارانی وڵاتانی عەرەبی بە پەرۆشن بۆ پەیوەندیکردنی بتەو لەگەڵ تەلەڤیڤە. پێت وایە مەسەلە ئەمە بێ یا زۆرتر مەسەلە ترسی عەرەب بێ لە ئێران و تورکیا. ئێستا ئێران لە چەندین دەوڵەتە لە عێراقا لە لوبنانە لە یەمەنە لە سووریا دەوری وڵاتانی عەرەبی داوە لەولاش و تورکیا خەریکیسان لە سووریا و لە لیبیا و لە دەریای ناوەڕاست و ئەوێ ئەجا لە ئەفریقاش ئەوێ دەوری میسر بە پێت وایە ئێران و تورکیا لەمە دەوە پشتی شێریان بەرناکەوێت. ئەمە هاوکێشەیەکی ترە لە نێوان هاوکێشە ئەقلیمیەکە و نێودەوڵەتێکە. ئێرانێک کە لە تارانەوە 7 تا 8 وڵات جەنگی تیادا بەرپا ئەکرێت لە ئەفغانستانەوە لە کابڵەوە تاوەکو لیبیا بە هەمان شێوە تورکیا کە چەند قاعیدەیەکی سەربازی هەیە لە ناوچەکە لە چەند پەیوەندیەکی بتەوی هەیە لەگەڵ وڵاتەکانی دنیا وڵاتەکانی حکوومەتەکانی ئەم وڵاتانی عەرەبی لەشکرکێشی تورکیا و خەونەکانی بۆ زیندووکردنەوەی خلافەتی عوسمانی ئەمانە هەمووی وڵاتە عەرەبیەکانی بەشکردووە بەسەر ئێستا تورکیا ئەبینین خۆی پەیوەندێکی استراتیجی مێژوویی سەربازی ئابووری تا حەدی سەفارەتی هەیە لەگەڵ ئیسرائیل. ئەی بۆچی دژی ئەوەیە کە تورکی کە ئیمارات و سعودیە و بەحرین و وڵاتانی تر ینی علااقاتێکی استراتیجیە علااقاتێکی ئاساییان هەبێ وەک دوو دەوڵەتی ئاسایی. ئەگەر کفرە بۆچی بۆ تۆ کفر نییە ئەگەر کفرشنی بۆچی بۆ من کفرە. تورکیای دوێنێ و ئێرانی دوێنێ و تورکیای ئەمڕۆ و ئێرانی ئەمڕۆژ وڵاتە عەرەبیەکانی دوێنێ و وڵاتە عەرەبیەکانی ئەمڕۆژ پەیوەندی تۆند و تۆڵیان لەگەڵ سەرچاوەکانی بڕیار لەگەڵ تەلئەبیبا هەیە بە شێوەیەکی شاراوە. بەڵام لەبەر عەتفی عەرەبی عەتفی ئیسلامی فکری تندڕە و تا ڕادەیەک خاویان کردوتەوە ئەم پەیوەندەیانە تاوەکو هەلومەرجێکی بەهێز بێتە ئاراوە بتوانن جێبەجێکن و بینیمان لە میانەی چەند ئەم هەفتەیە ئیماراتێک وەکو هێزێکی زلهێزی ئابووری استراتیجی جیۆسیاسی خۆت کرایەوە توانی مانگی دەستکرد بنێرێ بۆ ئاسمان بۆ بێتەیەکە وڵاتی عەرەبی و ئیسلامی و ئەو خەونەی کە تورکیا لە ساڵانی نەوەتەکان هەیبوو لەبار برا کە سەرمایەکانی دنیا لە باتی ئەوەی لە ئەنکەرە بووە یاخود لە ئەستەمبول بووە خرایە سەرلەکەی ئیماراتی عەرەبیە و خرایە دووبەیەوە. دووبەی ئێستا سێم جەمسەری وڵاتی عەرەبیە لە ناوچەکەیە. باشە ئێستا ئێران وەک وڵاتێکی ئیسلامی کە بە حساب لە 79 دژایەتی ئیسرائیلەکە ئەڵێ دووبەی بۆ من دروست دەکرێت ئەکرێتە مەرکەزێکی ئیستیخباراتی بۆ مۆساد و بۆ CIA بۆ لێدانی من بۆیە من قبوڵم نییە ئەم ڕێکەوتنە هەنی شتەکە لە مەسەلە ئایدۆلۆژیەکان ئەنێن تەسەر مەسەلە ئەمنیەکان پێت وایە ئەمە وابێ یعنی تا ئێستا ئیمارات و قەتەر مەرکەزی ئیستیخباراتی مۆسادیتیانە بێ. سەرەتای شۆڕشی ئیسلامی ئێران لە 79 نزیکەی 800 بۆ 850 هزار لە ئێرانیەکان لە ئیمارات نیشتەچێ بوون و خاوەنی نزیکەی 1500 کۆمپانیان کە بە بەردەوامی سەرمایە خەنە گەڕ لە ئێران و لە تارانە و پەیوەندیەکی تون و تۆڵی شەیە لە نێوان کۆمپانیای ئێرانیەکان و کۆمپانیەکانی ئیماراتی عەرەبی. بە دیوێکی ترە ئەم ئیماراتە سێم جەمسەری هێزی ئەقلیمیە بێ کە سەرمایەکانی جوو لۆبی سەهیۆنی و هەموو سەرچاوەکانی بڕیار لە ئیسرائیل و لە دەرەوەی ئیسرائیل خراوەتە گەڕ لە ئیماراتە. ئەمە هەر شتێک ڕوو دەدات طبعاً لە گلۆبالیزیشنای ئێستادا
ئەشتێتەوە بەسەر ئێمە و ڕنگدانەوەی بێت چوەک عێراق چوەک هەرێمی کوردستان پێت وایە ئەم تەطبیعە ئەم ئاساییکردنەوەی پەیوەندیە بەنسبەت کوردەوە چ شوێنێک بگرێت چ کاریگەریەکی ئیجابی یا سەلبی هەبێ ئێمە بەداخەوە لەبەرەوەی خۆمان تا ئێستا هیچ تعریفێکی دەستوری و نێودەوڵەتی لە جیهانی سیاسی ئەمڕۆیە موقعێکی سیاسی بەهێزمان نەبووە کە بتوانین ئێمە خۆمان و هەرێمێکی فیدراڵی هەرێمێکی فیدراڵین لە چوارچێوەی عێراقیشی فیدراڵە کە لە ساڵی 91ەوە بە دوو قۆناغ هاتووین ئێستا لە دەستوری ساڵی 2005 مافەکانمان چەسپێنراوە بەڵام تاوەکو ئێستا عەقڵی شۆفێنی عەرەبی عەقڵی تورک عەقڵی فارس عەقڵی دەوروبەری کورد ئەم کیانە کوردیە تەقبولی ئەم واقع ناکەن لە ڕووی سیاسی و لە ڕووی قانونی و لە ڕووی ئەرزی واقعەوە بە ململانیەکی زۆر توانیوانە ئەم دەستکەوتانە بەدەستبێنین بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد حرەکەی کوردی لە سەرەتای دروستبوونیەوە پەیوەندیکی تند و تۆڵتری هەبوایە پەیوەندیکی ئاشکراتری هەبوایە پەیوەندیکی بەهێزتری هەبوایە بۆ بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لەو باوەڕێیان ئێستا وەزعی کورد باشترە لەگەڵ ئیسرائیلە بەڵێ بەڵام ئێستاش عەرەب ئێمە تۆمەتبارەکەن بە ئیسرائیلی دووەم و بەڵێکی شمان بەدەستەوە بوونی دەوڵەتێک وەکو ئیسرائیل دروستکردنی کەیانێک نیشتیمانێک بۆ جووەکان و کۆڕیزیەک کۆبەندیەک ئیجماعێکی نێودەوڵەتی و زلهێزەکانی دنیا لە بوونی ئەم کیانە بوو بە واقعەک یاخود بوو بە ضرورەتێک کە ئەوێ ئێمە وەکو گەلانی ئەم ناوچەیە تعاملی لەگەڵا بکەین و ئەبێ پەیوەندیان لەگەڵا بەستین ئەوەی کە من دیقەت بم پێ ئەچی عێراقیش بە قیادەی کازمی ئەگەر بتوانێت خۆی لەبەر شەپۆلی توندی ئێرانیا بگرێ بەرەو ئیسرائیل بچێ ئەگەر عێراق بەرەو ئیسرائیل بچێت پێتوانێت کورد لەم ناوە پەراوێزەخرێت چونکە عێراقێکی گەورە عێراقێکی استراتیجی بۆ ئیسرائیل و ئەمریکا خێر و بەرەکەتە شەقی دووەمی وەڵامەکەم ئەوە بوو لە ساڵی 2003 سەرەتای پرۆسەی ئازادی ئەم وەسعە لەبارتر بوو کە ئێمە بتوانین پەیوەندیەکی ئاشکرایانە دۆستانە لەسەرەوەی عێراقێکی نوێمان دروست کردووە عێراقێکی دیموکراسی عێراقێکی ئازادی عێراقێک بە بڕوای بە مافی گەلان و مافی گەلانی عێراق هەبێت بتوانێت لەسەر ئاستی دراوسەکانی پەیوەندیەکی بتە و پەیوەندیەکی تەندروست بە پێی یاسانی و دەوڵەتەکان و بە پێی واقعی ئەمڕۆی جیهان دابڕێژرێتەوە ئاسانتر بوو. بەڵام دوای 16 ساڵ 17 ساڵ ئەم کابینانەی یەک لە شکست خواردوانی یەک بە دوایەکی لە بەغنا کە دژایەتی مافە دەستوریەکانی ئێمەیانە کرد و بە سەرجەم بابەتەکانەوە نەتەوەی نیشتیمانیەکانەوە ئەم دۆخی ئێستا ئەم هەلە زیاتر زەق بۆ تۆ لەبەردەم کازمیە ئەگەر بێت و بتوانێت لەژێر هەژمونی تاران و هەژمونی وڵاتە زلهێزەکانی دەوروبەر دەرچێت وەکو سەفقەیەک بتوانێت سەفقەیەکی سیاسی نێودەوڵەتی چۆن وەکو سەفقەی قەڕن کە ئەبێت لە ئیسرائیلە جێبەجێ بکرێت لە نێوان ئیسرائیلەکان و فەڵەستینەکان و بە بەشداری ئەردەن و چەند وڵاتێکی تر پێت وایە عێراق بتوانێت ئەوە بکە ئەگەر بێت و عێراق یاخود با بڵێن کازمی حکوومەتەکەی کازمی ئەم کابینەی کە ئێستا بە فرێڕغزی ململانی هێزە شیعەکان و هێزە تونڕەوەکان و هەموو گەلانی عێراق کە وەکو ئیتیفاق لە ئیسترارا ئیتیفاق کراوە لەسەر هێنانی کازمی ئەگەر بێت و کازمی ئەمە نەکات یاخود نەتوانێت لەژێر هەژمونی ئێرانی و هەژمونی وڵاتەکانی دەوروبەر دەرنەچێت کەواتە تووشی شکستێکی تر ئەبێت هیچ لەگەڵ سەرۆکوەزیرەکانی تری عێراقا هیچ جیاوازیەکی نابێت. ئاساییکردنەوەی پەیوەندی نێوان هەندێک وڵاتی عەرەبی لەگەڵ ئیسرائیل گزارش لە قۆناغێکی نوێی پەیوەندی هەرێمایەتی و جیهانی دەکات کە ئیدی ئێستا پرسە مەزهەبیەکانی نێوان شیعە و سوننە و سەلەفیەت و ئیخوانیەت جێگەی بە پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان چۆڵ کردووە.